حکوومەتی هەرێم کۆمەڵێک ڕێکار و ڕێنمایی بۆ تۆمارکردنی چەک ڕاگەیاند و چەند مانگێکە کار بۆ داماڵینی چەکی بێمۆڵەت دەکات، بەڵام هاوڵاتیان پێیان وایە جاکاری لە پرۆسەی داماڵیندا هەیە و کەسانی حیزبی و دەستڕۆیشتووی لێ هەڵاوێرد دەکرێت. وتەبێژی پۆلیسی پارێزگای هەڵەبجە ڕایدەگەیەنێت هەڵمەتەکانی چەک داماڵین کاریگەری زۆری هەبووە بۆ کەمکردنەوە وەڵگرتنی چەکی بێمۆڵەت. هاوڵاتی ئەتوانێت سەردانی ئەم بنکانی پۆلیسکە ئەو چەکەی تۆمار بکە، ئەو چەکە لەوێ فۆرمێکی بۆ پڕەکرێتەوە، چەکەکە ڕادەستی هاوڵاتیەکە ئەدرێتەوە، تەنها ئەو زانیاریەکانی لێوەرەگیرێ کە هاوڵاتیەک چەکێکی لەلا هەیە و لە ماڵەوە دایناوە. ئەو چەکەی کە تۆمار کرا بە هیچ شێوەیە ئەو هاوڵاتیە ناتوانێت کڕین و فرۆشتنی پێ بکرێ، هەموو هەڵمەتێک کاریگەری خۆی هەیە. پاش ئەو هەڵمەتە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە ئاگادار کراونەتەوە کە کارمەندەکانیش لە دوای دەوام چەکیان پێ نەبێت. پاش ئەوە هەر کە وەزارەتی ناوخۆ پێشمەرگە بۆ خۆی بەو شێوەیە چەکەکانی لە جبەخانەکانی بیهێڵێتەوە، هاوڵاتیەکیش ناتوانێت بە ئاشکراوە بە ئاسانی لەناو بازار چەک بێنێ و چەک بەکاربێنێ و دڵنیابن و هەر کەسێک ئێمە بیبینین چەکێکی بێمۆڵەتی هەڵگرتووە ئێمە چاوی لێ ناپۆشین و دەست بەسەر چەکەکە یاگرین و دۆسی لێکۆڵینەوە بکەین. ماوە هەواڵی ڕوودانی ڕووداوی دڵتەزێن بە چەکی بێمۆڵەت و بە نایاسایی بەکارهێنانی چەکی هێزانامنیەکان بڵاو دەبێتەوە. مافناسێکیش دەڵێت بۆ ئەوەی ڕێژەی تاوان کەم بێتەوە پێویستە یاسا بۆ هەمووان جێبەجێ بکرێت. یاسا خۆی لە ئەسڵەکە پێناسە کراوە، یاسا بە شێوەی یاسا کۆمەڵە ڕێسایەکە کەوا بە شێوەیەکی گشتی لەسەر هەموو ئەندامانی کۆمەلگا جێبەجێ دەکرێت. ئیتر سیفەتی ئەو کەسە لێک نادرێت و ئایا بەرپرسە یاخود هاوڵاتیەکی ئاسایی و جێبەجێکردنی ئەم یاساەر لەسەر هەر کەسێ بێتە مای ئەوەی کەوا هەمووان ملکەچی بۆ یاسا دەربڕن و یاسا سەروەر بێ، هەر کۆمەلگەیشی یاسا تیا سەروەر بێ، کۆمەلگەیەکی مەدەنی و کۆمەلگەیەکی شارستانیە و ئەبێتە مای کەمکردنەوە یاخود نێشتنی داردەی تاوانکاری لەو کۆمەلگەیەدا. بێگومان ئەوانەی کە چەکەکانیان لێوەرەگرێتەوە هاوڵاتیەکی ئاساین و ئەوانەی کە چەکەکانیان لێ ناسێنرێتەوە بە تایکی بەرپرسن، کوڕی بەرپرس و ئەوانن بۆیە ئەشکرێ لەوانە دەست پێ بکەن کە ئەو چەکانیان لێ وەرگیرێتەوە یان لە شوێنی دایرەکە یانە چەکەکان چێ بێڵن بۆ ئەوەی کە هاوڵاتی دڵنیاتر بێ لە ژیانکردن لە وڵاتەیە. پۆلیس پێی وایە هەڵمەتەکانی دەست بە سەراگرتنی چەکی بێمۆڵات کاریگەری ئەرێنی لەسەر هەڵگرتنی چەک بە شێوەیەکی گشتی هەبووە. هاوڵاتیانی ژیواخوازن لە پێناو ئەوەی کۆمەلگە دوور بێت لە ڕووداوی تراژیدی نابی هیچ کەسێک لەسەر و یاساوە بێت و بە پاڵنەری حیزبی و کەسی ئاسانکاری بۆ بکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.